دانای خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خواتان لێ بێ قوتابیانی خۆشەویست لە دەرسەکانی پێشتر بەندی پێنجەم خێرایی کالێکەکانمان وەرگرت دەمانگۆ کالێکە کیمیایەکان بە خێرایی جیاواز ڕوودەن هەروەها بیردۆزەکانی خێرایی کالێکمان وەرگرت بیردۆزی پێکداکەوتن لەگە بیردۆزی گەردە جوڵە دەقەکانیان وزەی چالاکردن لەگەر ئالۆزی چالاکراومان وەرگرت هەندێک پرسیاری وزاریمان تەماشا کرد ئێستا هەندێک پرسیاری وزاری ترمان هەیە پێشەوەی بچینە سەر هێڵکاریەکانی وزا عالم امتحانی وزاری ئایتەوە دەرێت کام لەمانەی خوارەوە لە کالێکی گەرمی مژ ڕاستە کام لەمانەی خوارەوە لە کالێکی گەرمی مژەکان ڕاستە لقی ئەی دەرێ وزەی بەرهەماتوو کەمترە لە وزەی چالاکردن وزەی چالاکردن کەمترە لە وزەی کارکردو یعنی وزەی کارکردو زیاترە لە وزەی چالاکردن ئەوە زیاتر لەبەر لقی بی دەرێ وزەی بەرهەماتوو زیاترە لە وزەی چالاکردن ئەو زیاتر لە وزەی کارکردو لقی جیم دەرێ وزەی چالاکردن گەورەتر لە وزەی کالێکردو ئەو زیاتر لە وزەی بەرهەماتوو لقی دال دەرێ وزەی چالاکردن گەورەتر لە وزەی بەرهەم ئەو زیاتر لە وزەی کارکردو یعنی چار دراومان هەیە هەر چاری جیاوازن پێش هەموو شتێکی ئەوانە فڕێدا مامۆستا ئەوەی فێر بووین لە دەرسەکانی پێشتر ئەوە بوو دائیمەن وزەی چالاکردن وزەی ئالۆزی چالاکراو ئەوانە زیاترە لە وزەی مادەی کالێکردو بەرهەماتوو یعنی دائیمەن وزەی چالاکردن یان وزەی ئالۆزی چالاکراو لە کۆتایەکەیە لە وزەی مادەی کالێکردو لە وزەی مادەی بەرهەماتووش زیاترە یان لقی جیم یان لقی دال لەبەر ئەوەی پرسیارەکە پێ دەرێت کالێکی گەرمی مش لە کالێکی گەرمی مش مامۆستا وزەی بەرهەم گەورەترە لە چێ لە وزەی کارکردو کەواتە ئەوە هیچ وزەی چالاکردن وزەی ئالۆزی چالاکراو لە هەمووی زیاترە و لەبەر ئەوەی دەرێت گەرمی مش یعنی دەبی بەرهەمیش زیاتر بی لە چێ لە کارکردو کەواتە لەگەر ئەو پرسیارەی لقی دال دەگونجێت مامۆستا لە کالێکی گەرمی مش وزەی چالاکردن گەورەتر دەبی لە وزەی مادەی بەرهەماتوو ئەویش زیاتر دەبی لە وزەی چێ لە وزەی مادەی کالێکردو ئەگەر هەمان پرسیار لە امتحانی وزاری لۆتاتەوە بەس لە جێی گەرمی دەرەکە بیکاتە گەرمی مش عفو لە جێی گەرمی مژەکە بیکاتە گەرمی دەر یعنی وەڵامی ڕاست دەبیتە لقی جیم مامۆستا دائیمەن چالاکردنمان لێرە هەیە بەس ئەگە بیکاتە گەرمی دەر ئەو کاتی وزەی کارکردو لە وزەی مادەی بەرهەماتوو چی لێ دێت زیاتر دەبیت وەکو تێبینی ئەوە بیزانە گوتمان جارێ زوو لقی بامان فڕێدا لەبەرەوەی دائیمەن چالاکردن لە کۆتایەکەیە یعنی لە هەمووی زیاترە لە بنەوە پرسیارەکی نووسی ئەو جارە لەسەر گەرمی دەرە دەرێت لە کالێکی گەرمی دەر کام لەمانە ڕاستە ئایا ئای گەورەتر لە ئای داش یان ئای داش گەورەتر لە ئای یان یەکسانن ئای و ئای داش یان ئای داش سفرە یاسایەکمان هەبوو هەرچەندە دواش دێنە سەرێ دەمانگۆ دەتا ئێچ دەکاتە ئای کەم چ ئای داش کەواتەمە دەتوانین بەپێی ئەو یاسایش کالێکی گەرمی دەر و گەرمی مش دیاری بکەین لە پێشەوە دەمانگۆ دەتا ئێچ دەکاتە ئێچی بەرهەم وزەی بەرهەم کەم وزەی کارکردو کو لەو یاسای گەرمی دەر و گەرمی مژت دیاری دەکرد ئەلێرەش دەتوانی دیاری بکەیت مامۆستا گەرمی مژ یعنی وزەی بەرهەم ناوەڕۆکی گەرمی مادەی بەرهەماتوو زیاتر لە کارکردو مامۆستا گەرمی دەر یعنی کارکردو زیاترە کە دەرێن ئێرە زیاترە لە گەرمی مژ لەوەی ببیتە موجب کە دەرێن لە گەرمی دەر ئێرە زیاتر لەوەی ببیتە سالب لێرەش دەتوانین ئەوەی دیاری بکەین ئەرێ بەپێی ئەو یاسایە کو دەبیتە گەرمی دەر یعنی دەتایەش کو دەبیتە سالب گەرمی دەر یعنی دەتایەش چ بیتە دەتایەش سالبی کەواتە بەپێی ئێرە مامۆستا دەبی ئای داش گەورەتر بی لە ئای ئەو جە دەتایەش نیشانەکەی دەبیتە چ دەبیتە سالب کەواتە لە کالێکی گەرمی دەر مامۆستا نیشانەی ئای داش گەورەترە لە ئای لۆی دەتایەشەکە بە سالب بێتە دەرێ یعنی ببیتە چ ببیتە گەرمی دەر هەمان پرسیار ئەگە لۆت بگۆڕی لە کالێکی گەرمی دەر کام لەمانە ڕاستە ئای گەورەترە لە ئای داش گەورەتر لە یەکسانن ئای داش سفرە مامۆستا کە دەرێ گەرمی مش دەبی ئێرە گەورەتر بی ئای گەورەتر بی لە ئای داش لۆی دەتایەشەکە بە چ بێتە دەرێ بە موجب بێتە دەرێ ئەوە لەسەر ئەو پرسیارانە کە هەمان بوو پرسیاری بنەوە پرسیاری پێداچوونەوەکانە دەرێت لە ئالۆزی چالاکراو لە هێلکاری وزە دەکەوێتە چێن دەر گوتمان ئالۆزی چالاکراو شوێنەکەی لە بەرزترین ئاستی وزەیە دەکەوێتە بەرزترین پنتی چەماوەکە بزانە لە لووتکەداندایە واتە لە وزەی مادەی کالێکردو هەروەها لە وزە مادە بەرهەماتووەکانیش چییە زیاترە هێلکاری وزەمان هەیە پێشەوەی بچینە سەر هێلکاریەکان هەندێک یاسامان هەیە قوتابیانی خۆشەویست ئەو یاسانە دەبی لەبەر بکەی دەبی بیزانی لەبەرەوەی زۆربەی زۆری ئەسیرەکانی وزاری پرسیاری لێ دێتەوە
دەتائێکی پێشینە دەتائێکی ڕاستەوانە دەکاتە چێ دەمانگۆ دەکاتە وزەی بەرەمات و کەم وزەی کار کردو ئێچی بەرهەم کەم ئێچی کار کردو دەتائێکی پاشینە پێچەوانە دەکاتە چ عکسی سەرێ مامۆستا وزەی کار کردو کەم وزەی چێ کەم وزەی مادەی بەرەمات و یاسایەکی ترمان هەیە دەرین EA یعنی وزەی چالاکردنی پێشینە وزەی چالاکەری ڕاستەوانە وزەی چالاکردنی پێشینە دەکاتە وزەی ئالۆزی چالاکراو کەم وزەی مادەی کالێ کردو EA داش یعنی وزەی چالاکردنی پاشینە پێچەوانە دەکاتە چ دووبارە مامۆستا وزەی ئالۆزی چالاکراو کەم وزەی مادەی بەرەمات کەواتە ئەو یاسایانەش ئاگدار بە هەموەکو پرسیار حەلکردن ئیشمان پێدەبین هەم دەخێت لۆت بکاتە هەڵبژاردنیش بۆ نمونە لە امتحانی وزای لۆ دێتەوە دەرێت جیاوازی نێوان وزەی ئالۆزی چالاکرا وزەی مادەی بەرەمات و چییە وزەی چالاکردنی پێشینەیە یان وزەی چالاکردنی پاشینە یان وزەی کارکردو یان وزەی بەرەماتووە یان دەکرێت بە نیشانە بداتێ بریتە لە EA یان بریتە لە EA داش بریتە بۆ نمونە لە دەتائێج یان بۆ نمونە دەتائێز مامۆستا جیاوازی نێوان وزەی ئالۆزی چالاکرا وزەی مادەی بەرەمات و بریتە لە چ لە EA داش جیاوازی نێوان وزەی ئالۆزی چالاکرا و لەگەڵ وزەی کالێ کردو مامۆستا بریتە لە وزەی چالاکردن وەکو لە پێشەوە هەمان بوو کۆمەڵک پێناسەی هەبوو وزەی چالاکردن واتە چ واتە EA یان دەرین چ دەتائێج دەکاتە مامۆستا EA کەم EA داش دەتائێکی پێشینە کە دەرێم دەتائێج مەبەستم دەتائێکی پێشینەیە ئەگەر دەتائێج وەکو دەتائێج هاتەوە یعنی دیاری نەکردبوو یعنی پێشینە دەتائێکی پاشینە عەکسی ئێرە مامۆستا EA داش کەم چ کەم EA کەواتە ئەو یاسانەی لێرە هەیتمان ئێستا تەمەشا دەکەین پرسیاری بیرکاری لێ دروست دەکات دەتوانین پرسیارەکە حەل بکەین بۆ نمونە دەتائێج و EA داش دادێ EA دەدۆزینەوە بۆ نمونە EA داش و EA دەداتێ دەتائێکی دەدۆزینەوە بۆ نمونە دەتائێکی پاشینەت لەگەر EA داش داتێ دەتوانین EA بدۆزینەوە کەواتە پرسیاری لێ دێتەوە پێشەوەی بچینە سەر پرسیارەکان هەندێک تێبینیمان هەیە دەرێن EA و EA داش دائما موجبن EA و EA داش دائما موجبن کەواتە کە لە امتحان لۆ دێتەوە دەرێ EA چەندە وزەی چالاکردن چەندە پێشینە EA داش چەندە وزەی چالاکردنی پاشینە چەندە لە دراوەکان کە سالبی تێدایە زوو سالبەکان فڕێدە بە سالب دەرناچن لەبەر چ EA و EA داش بە سالب دەرناچن چونکە بەپێی ئەو یاسایە دەرێن وزەی ئالۆز کەم وزەی کار کردو یان دەرێن وزەی ئالۆز کەم وزەی بەرەماتوو دائما وزەی ئالۆزیش زۆرە لە لووتکەیە کەواتە ئێرە زۆرترە لەبەرەوە دائما بە چ دێنە دەرێ بە موجب دێنە دەرێ EA و EA داش دائما بە موجب دێنە دەرێ تێبینی دووەمەکو تازە گۆتوان ئەگەر دەتائێکی دابوو نەیگۆتو بوو دەتائێکی پێشینە یان دەتائێکی پاشینە ئالێرن سومان پێشینە پاشینە ئەوە یعنی دەتائێکی پێشینە واتە ڕاستەوانە ئەگەر دەتائێج دیاری نەکرابوو ئەوە بە ڕاستەوانە واتە پێشینەی دانێ وزەی مادەی کالێ کردو ئەگەر دیاری نەکردو بوو نەیگۆت بوو بیدۆزەوە ئەوە لە چەندی دادەنی لە سفر وزەی مادەی بەرەماتوومان هەیە لە هێرکاریەکان وزەی مادەی کالێ کردوشمان هەیە ئەگەر وزەی مادەی کالێ کردو نەیدابوو بە ژمارە و نەیگۆت و بیدۆزەوە واتە شوێنەکەی لە چەند دەردانێ لە سفر دابنێ وەکو تێبینی ئەو تێبینیانەی کە لێرە هەیتوان ئیستیفادە لێ دەکەیتەوە پرسیاری بیرکاری هەروە دروستکردنی هێلکاری وزە کە هەیتمان ئامزانە دووسێ پرسیارمان نووسێ لەسەر ئەو یاسانەی کە هەمان بوو پرسیاری وزاریە 2013 هایتەوە دەرێ لە کالێکێک دەتائێکی پێشینە سالب 150 کیلۆ جوول لەسەر مۆڵە EA داش موجب 250 ئایا EA چەندە 100 کیلۆ جوول لەسەر مۆڵ سالب 100 کیلۆ جوول لەسەر مۆڵ 400 کیلۆ جوول لەسەر مۆڵ سالب 400 کیلۆ جوول لەسەر مۆڵ تازە وەکو تێبینی پێتمانگۆ لەسەرەوە تێبینیەکەمان هەبوو دەمانگۆ EA ئاگدار بەوکو ناویش بزانە یعنی وزەی چالاکردن دائما ئەوانە بە چ دێنە دەرێ موجب EA یعنی وزەی چالاکردنی پێشینە کەواتە زوو سالبەکان فرێدا بە سالب دەرناچن یان دەکاتە 400 یان دەکاتە 100 لقی A یان لقی جیم ئەگەر یاسایەکە لەبەر بیتن دەرێن دەتائێج پێشینەی دایتەمە مامۆستا دەتائێکی پێشینە دەکاتە چه ئاگدار بە EA کەم EA داش ئەها یاسایەکەی جێی نەگۆڕێ ئاگدار بە نەرێ EA داش کەم EA مامۆستا دەتائێکی پێشینە دەکاتە EA کەم EA داش کەواتە دەتائێچەکەی دایتەمە چەندە ئەگەر لە جێی دانین دەرێ دەتائێچەکە سالب 150 سالب 150 وە لە جێی دەتائێچم دانا EA-یەکە چەندە مامۆستا نیتمان دەرێ بیدۆزەوە EA داش چەندە دایتەمە دەرێ 250 بە موجب 250 بە موجب کەواتە ئەوەی دەبەمە ئەو دووی دەبەی مەکن ژمارەکە دەرێم کەواتە EA یەکسانە بە چێ سالبە دەبیتە موجب 250 ئەوش لە جێی خۆیتی کەم چ 150 دەکاتە چ مامۆستا 100 کیلۆ جوڵ لەسەر چ لەسەر مۆڵ
کەواتە وەڵامی ڕاست بووە چ وەڵامی ڕاست بووە لقی ئەی مامۆستا ئی ئەی دەکاتە 100 کیلۆ جۆڵ لەسەر چ لەسەر مۆڵ ئەوە ئی ئەیەکەمان دۆزیەوە پرسیاری دوم نفسی شتەوە هەتیتەوە ئەو جارە لە امتحانی وزاری بەس ئەو پرسیارە ئەگەر تەمەشا بکەین ئەو جارە دەتائێکی دایتەمە دەرێ ئەو دەتائێچە ئیچیە پاشینەیە لەسەری دەتائێکی پێشینەی دابوومە ئەلێرەش تەمەشا بکەین ئی ئەی دایتەمە مە لەسەری ئی ئەیمان دۆزیەوە ئەلێرە دەرێ ئی ئەی داش بدۆزەوە ئی ئەی داش دەرێ ئەگەر بزانی دەتائێکی کالێکی پاشینە سالب 30 کیلۆ جۆڵە ئی ئەی موجب 40 کیلۆ جوڵە ئایا ئی ئەیداش چەندە ئایا ئەیداش چەندە گوتمان دیسان وەکو ئاسانکاری نابی بە سالب دەرچی کەواتە سالبەکانمان ناوێت بە موجب دەردەچیت دەرێن دەتائێچ پاشینە پێچەوانە دەتائێچ پاشینە دەکاتە ئی ئەیداش کەم ئی ئەی بەس ئاگدار بە لەو یاسانە غەڵەت نەکەی لەبەرەوەی پاشینەیە مامۆستا ئی ئەیداش کەم ئی ئەی لەسەرێ دەتائێکی پێشینە بوو ئی ئەی کەم ئی ئەیداش ئەگەر ژمارەکان لە جێی دانێن دەتائێکی پاشینە مامۆستا سالب 30 ئەوە لە جێمدانا ئی ئەیداشەکە دەرێ بیدۆزەوە نیتمان ئەوە کۆم نووسیەوە ئی ئەیداش ئی ئەی دایتەمە دەرێت چەندە دەرێت چلە دووبارە لەوەی ئی ئەیداش بدۆزینەوە ئەو ژمارەی دەبینەکرد ئەو ژمارەی سالبە دەبیتە موجب ئی ئەیداش لە جێی خۆیتی ئاگادار بەدەرین ئی ئەیداش دەکاتە چل کەم سی ئەوە وەکو خۆیتی سالبە کەواتە مامۆستا ئی ئەیداش دەکاتە دا کیلۆ جوڵ ئی ئەیداش دەکاتە دا کیلۆ جوڵ کەواتە وەڵامی ڕاست بووە چ وەڵامی ڕاست دووبارە بووە چ بووە لقی ئەی ئەوە بەنسبەت ئەو پرسیارەش کە هەمان بوو لەسەر چ لەسەر دۆزینەوەی ئی ئەی لەگەر ئی ئەیداش پرسیاری پاشەوی ئەگە تەمەشا بکەین پرسیاری پاشەوی دووبارە دەرێک لە کالێکێکدا دەتائێچ سالب 150 کیلۆ جۆڵ لەسەر مۆڵە ئی ئەیداش موجب 250 کیلۆ جۆڵ لەسەر مۆڵە ئاستە وزەی مادەی کالێکردو سفرە ئایا وزەی ئالۆزی چالاکراو چەندە بزانە ئەو پرسیارە ئەگە تەمەشا بکەین فەرقی هەیە لەگەر پرسیارەکەی سەرێ داوای وزەی ئالۆزی چالاکراو دەکات ئەمە لە دوو پرسیارەکەی تر کە حەڵمان کرد چمان دۆزیەوە وزەی چالاکردنی پێشینە یعنی ئی ئەی لەگەر ئی ئەیداش ئەلێرە دەتائێچەکەی دایتەمە دەرێ ئەوەندەیە وەکو تێبینی دەرێ دەتائێچ کە دیاری نەکردێ یعنی ڕاستەوانە یعنی پێشینە دەرێ دەتائێچ ئەوەندەیە دەرێ ئی ئەیداشیش دەکاتە چ دەکاتە 250 بزانە ئەوەشی دایتەمە دەرێ وزەی مادەی کارکردو سفرە گوتمان وزەی مادەی کارکردو ئەگە دیاری نەکا نەرێ بدۆزەوە بە سفری دادنێ ئەلێرە دیاری کردێ دەرێت سفرە وزەی ئالۆزی چالاکراوی دەوێت وزەی ئالۆزی چالاکراوی دەوێتن طبعا وزەی ئالۆزی چالاکراو ئەگە یاسایەکان بینیە پێش چاو دوو یاسامانەیە دەرین ئی ئەی دەکا وزەی ئالۆزی چالاکراو کەم وزەی کارکردو ئی ئەی دەکاتە وزەی ئالۆزی چالاکراو کەم وزەی کارکردو ئامزانە ئەگە یاسایەکان بنووسی مامۆستا ئی ئەی دەکاتە وزەی ئالۆز کەم وزەی چێ کارکردو ئێستا لەو یاسای ئەگە تەمەشا بکەین لەو یاسای تەمەشا بکەین ئەوەمان نییە ئەوەشمان نییە کەواتە نەتوانین بین وزەی ئالۆز بدۆزینەوە دوو نەزانداومان هەیە ئەو یاسایی بەکار ناینین یان دەرین چ مامۆستا ئی ئەیداش دەکاتە وزەی ئالۆز کەم چ کەم وزەی بەرهەم ئی ئەیداش دەکاتە وزەی ئالۆز کەم وزەی بەرهەم بزانە لێرەش ئی ئەیداشمان هەیە بەڵام ئەوەمان نییە ئەوەشمان نییە کەواتە نەتوانین ئەوەش سەرەتا بێن چ بکەین بەکاری بینین ئەدی چ بکەینەوەی پرسیارەکە حەڵ بکەین مامۆستا دەتائێچ و ئی ئەیداشمان هەیە دێن ئی ئەی پێدەدۆزیدەوە لەگەر وزەی کارکردو ئەوجە دەیکەینە وزەی چ وزەی ئالۆزی چاڵاکرا کەواتە سەرەتا ئەوەی بەکاردێنم دەرێم دەتائێچ پێشینە نەینووسێ یعنی پێشینەیە دەکاتە ئی ئەی کەم چ ئی ئەیداش ئی ئەی کەم ئی ئەیداش یعنی چ دەدۆزمەوە ئەوی دەدۆزمەوە ئەوجە دەیگۆڕم دەیکەمە چ دەیکەمە ئالۆزی چاڵاکراو دەیگۆڕم دەیکەمە ئالۆزی چاڵاکراو کەواتە دەتائێچەکە دایتەمە سالب 150 ئەوە لە جێمدانا ئی ئەی وەکو گوتمان دەیدۆزینەوە لەوەی ئالۆزی پێ بدۆزینەوە نەیگوتێ ئی ئەی بدۆزەوە بەس دەبی ئی ئەی بدۆزینەوە ئەوجە ئالۆز بدۆزینەوە ئەگەنا نادۆزرێتەوە ئی ئەیداش دایتەمە 250 ئەوەی دەبێ ئەو دووی لەگەر ئەوەی کەواتە دەرین ئی ئەی دەکاتە چ طبعا کەم دەکرێتەوە 250 کەم 150 کەواتە مامۆستا ئی ئەی یەکسانە بە چەند
مامۆستا 100 کیلۆ جوڵ 100 کیلۆ جوڵ ئەوی ئەمان دۆزیەوە ئەو جەدەین دەیگۆڕین دەیکەینە ئالۆزی چالاکراو ها دەرێن چ یاسای دووەم دەرێن ئەی یەکسانە وزەی ئالۆز کەم وزەی چ کەم وزەی کارکردوو ئەو یاسایە کەواتە ئەیەکەمان دۆزیەوە مامۆستا چەند بوو 100 وزەی ئالۆز نیتمان ئەوە خۆم نووسیەوە هێمای نییە وزەی کارکردوو دای تێما دەرێت چەندە دەرێن سفرە کەواتە وزەی ئالۆزەکە دەکاتە چەند مامۆستا دەکاتە 100 کیلۆ جوڵ ئەوە وزەی ئالۆزی چالاکراومان دۆزیەوە کەواتە وەڵامی ڕاست بووە چ مامۆستا لقی ئەی وزەی ئالۆزی چالاکراو دەکاتە چ دەکاتە وزەی چالاکردن لەبەرەوەی وزەی کارکردوو چەند بوو وزەی کارکردوو سفرە ئەو پرسیارەشمان نووسیە هەمان پرسیار دووبارە دەتایەکی دایتە تو بۆ کارێکی پاشینە ئەوەندەیە ئەی داشی دایتە تو 86 ئایا بەهای ئەی چەندە دووبارە دەتوانی پرسیارەکەی هەڵ بکەی مامۆستا دەتایەکی پاشینە ئەو یاساکەتە دەتایەکی پاشینە یەکسانە بە چ مامۆستا ئەی داش کەم چ کەم ئەی پاشینەکەی دایتە تو سالب 39 ئەوە لە جێت دانا دەرێ ئەی داشەکە چەندە 86 ئایا ئەی چەندە ئەیمان نییە مامۆستا ئەی دەبەمە ئەو دوی ئەوەی دەینمە ئەولایە دەرێم ئەی یەکسانە بە چ 86 زائیدەن ئەوە دەی بە ئەو دوی دەبیتە موجب چ 39 دەکاتە چ بۆ نمونە وەڵامەکە مامۆستا لە قیبە 125 چ کیلۆ جوڵ ئەوە چمان دۆزیەوە ئەیمان دۆزیەوە کەواتە پرسیاری تری هەیە لەسەر ئەمە دووسێ پرسیارمان نووسیا لە امتحانی وزاری دەکرێتەوە لۆت بێتەوە کۆڵ بژاردن پرسیاری لێ دروست بکاتن ئەوە لەسەر ئەو یاسانە کە هەمان بوو شتێکی ترمان هەیە ئەویش چیە هێرکاریەکانی وزەیە ئینشاءالله دەرسەکانی دابێ دەینە سەر ئەوەی ئەگەر ڕسمەکەمان هەبیتن کو دەتایەکی پێشینە وەکو نمونانە دەتایەکی پاشینە دەدۆزینەوە شوێنەکان کو دیاری دەکەین ئێرە چیە بۆ نمونە ئەو بەینە چی پێدەرێن ئێرە چی پێدەرێن یان کو ئەی لەگەر ئەی داش دەدۆزینەوە یان بە پێچەوانە بۆ نمونە ئەگەر دەتایەکمان هەبی لەگەر ئەی ئایا کو هێرکاریەکە دروست دەکەین ڕسمەکە دروست دەکەین کو ئەوانی تر دەدۆزینەوە بڕەکانی تر دەدۆزینەوە ئینشاءالله لە دەرسەکانی داهاتوو هێرکاریەکان گرنگە باسی دەکەین هیوادارم سوودتان وەرگرت بی هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم